گفتوگەیم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەیسەم مرادی توێژەری سیاسی. کاک مەیسەم سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی بەڕێستان لەگەڵمان. جارێ با لەوە دەست پێ بکەم ئیسرائیل گەمارویەکی قورسی خستبۆ سەر غەزا وەکو دەڵێ ڕێگەی بە چۆلەکەش نەدەدا بپەڕێتەوە بۆ غەزا. ئەوە چی بوو دوێنێ شەو لەپەڕ ینی لە کاتێکدا دەزانین لە دوو ڕۆژی ڕابردوودا هەم ترامپ هەم ئیسرائیل وتیان حەماس ئاگربەستی ناوێ پەشیمان بۆ تۆ لە ئاگربەست ڕێک ناکەوێت لەگەڵمان بەڵام لە پڕەم شەو بڕیاریدا دەواازەکانی غەزا بەڕووی کۆمەک و ئەوکارەکاندا بکاتەوە بەڕای تۆ ئەم پێشاتە نوێ چییە؟ سڵاو ڕێز کاکە ڕانکۆ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ڕاستە دوێنێ شەو بڕیارێکی لە ناکاو لە خێرا درا سەبارەت بە کەرتی غەزە بۆ ئەوەی کە یارمەتی مرۆییەکان بگێتە دەستی خەڵکی سڤیلی غەزە. بەشێکی زۆری پەیوەندی بە ئەوەوە هەیە کە دۆخی غەزە دۆخێکی زۆر نالەبارە خەڵکێکی زۆر لە ژێر فشارێکی زۆردان برسیەتی تەنگی بۆ خەڵکە هەڵچنیوە و ئەمە بۆ ئیسرائیل ئاسان نییە بۆ ئاسانیە کە سنوورەکان دابخات یارمەتی دەر نەبێت لەوەی کە خەڵکی سڤیل ئالیکاریە مرۆیەکانیان پێ بگات هاوکات کۆمەلگای نێودوڵەتیش فشارێکی زۆری خست بۆ سەر ئیسرائیل لەم ماوەیەدا بۆ ئەوەی کە پرسی غەزە بەلایەکدا بشکێتەوە. ئێمە دەزانین لە دووسێ ڕۆژی ڕابردوودا فەڕانسێکێک لەو وڵاتانە بوو کە ماکرۆن خۆی بە فەرمی باسی لەوە کرد کە دەیەوێت دان بە دەوڵەتی فلستیندا بنێت. لە پاڵ ئەوەدا وڵاتانێکی دیکەی ڕۆژاوایی شارێکی زۆریان خستبووە سەر ئیسرائیل بۆ ئەوەی کە یارمەتیەکان بگاتە دەست خەڵکی غەزە. هەموو ئەم بابەتانە وا دەکات کە لەم قۆناغی ئێستادا کە هەیە ئیسرائیلیەکان دەواازیان کردوێتیان ڕێگەیان داوە کە یارمەتیەکان بگاتە دەست خەڵکی غەزە بەڵام ئەمە پێم وانییە کە بەواتای ئەوە بێت کە ئەمە بەردەوام دەبێت. پێدەچێت کە ئەمە ئامادەکاریەک بێت لەلایەن ئیسرائیلەوە بۆ ئەوەی کە ئێمە دەزانین تاکو ئێستا ئیسرائیل نزیکەی 70% خاکی غەزەی بەدەستەوە یە کۆنتترۆل کردووە و حەماس تێدا نەماوە. پێم وایە کە ڕەنگە ئامادەکاریەک بێت بۆ ئەوەی کە ئیسرائیل بیهەوێت ئەو 30% کە ماوەتەوە واتە ئەو بەشەی کەرتی غەزە کە ماوەتەوە ئەوەش کۆنتترۆل بکات و بە شێوەیەکی گشتی ئەو ناوچانە بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە و ئەمە دەتوانێت پێشاتی نوێ بێرێتە ئاراوە بە تایبەت هەر پەیوەندیدار بە ناوچەکانی دیکە ئەوانەی کە لە ژێر دەسەڵاتی فەرقدایە توانێت باندۆڕی هەبێت لەسەر سووریا لەسەر باکووری لەسەر باشووری سووریا و بە شێوەیەکی گشتی لەگەڵ گوڵاتانی عەرەبی ناوچەکە بگەن بە خاڵێک بۆ ئەوەی کە بتوانن زیاتر نزیکبنەوەواتە ئیسرائیل مەبەستن. باشە بەر لەوەی باز لە بەڵێن سووریا بکەین ئەو قسەی بۆ منجی سێرنج بوو ینی هەندێک دەڵێن گۆڕانکارەکە ینی کەمێک سیر و لەپڕ بوو دوایەوەی کە بڕیار درابوو کە حەماس بەڕێکەوتن ڕازی نابێ بەڕێزت وا خوێنەوەی بۆ دەکەی ئەو سەدا سیەش کە لە ژێر دەستی ئیسرائیلدا نیە ئیسرائیل دەیەوێ بیخاتە ژێر دەستی خۆی. ئێمە دەزانین گەمارۆکەی ئیسرائیل بۆ ئەوە بوو خەڵک برسی بن ناچار بنجێگەکانیان چۆڵ بکەن بەڵام وەکو دەبینین چۆڵیان نەکردووە یاخۆت دەرفەتی چۆڵکردنیان نەبووە. ئێستا ئیسرائیل چۆن لە ڕێگەیەوەی کە خەڵک ئاو خۆراک و پێویستی پێ بگا بیر لەوە دەکاتەوە جێ بێڵێ ئەوان کە بە برسێتی چۆڵیان نەکردبێ ئێستا وەکو دەڵێ بە تێر و پڕی چۆن چۆڵی دەکەن. لە سەرەتای 7 ئۆکتۆبرەوە کە ئەم ڕووداوانە ڕوویدا و هێرشی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە فشارێک لەسەر ئیسرائیل بووە هەموو کات لە لای کۆمەلگای نێودەوڵەتیەوە بۆ مەبەستەیش کە دەیانوت ئیسرائیل خەریکی جینۆسایدکردنی خەڵکی غەزەیە. ئیسرائیل هەرچەند بەرەو پێشچوونی سەربازی هەبووە لە کەرتی غەزەدا لە زۆر ناوچەی دیکەدا بەڵام ناچارە لەژێر ئەو فشارش کە لە سەریدایە پاشەکشەکە لێک بکات بۆ ئەوەی کە ئەو مۆرکە کە لێی دەدرێت بەسەریدا نەسەپێت ئەوەی کە باز لە جێنۆسایدکردنی خەڵکی غەزە دەکرێت و خودی داخستنی دەواازە سنووریەکان ڕێگە نەدان بۆ ئەوەی کە یارمەتی مرۆیی بڕاتە ژوورەوە دەتوانێت کە ببێ بەهۆی ئەوەی کە زیاتر فشار بۆ سەر ئیسرائیل دروست بکرێت لە تەنانەت لە ناوخۆی ئیسرائیلی شاوە ویستم دەسەرەتاوە باسی ئەوەش بکەم کە بەشێکی ئەم کرانەوەیە کە ئێستا ڕوویداوە پەیوەندی بە ناوخۆی ئیسرائیلیشەوە هەیە خەڵکی ئیسرائیل دژی ئەو سیاسەتەش وەستاونەتەوە هاتوونەتە سەر شەقام خۆپیشاندانیان کردووە
دژی دەسەڵاتی بنیامین نەتانیاهو بۆیە ئیسرائیل لە مووقفێکدایە لە کاتێکدایە کە بۆ ئەوەی کە سەرەتا ئەوەی کە ئەو فشارە نێودەوڵەتیە کە لەسەری هەیە تۆزێک کەمی بکاتەوە دواتر ئەوەی کە ئەو ئاڵۆزیەی خۆپیشاندانێک کە لە ناوخۆی ئیسرائیل دەکرێت کپ بکرێتەوە و هاوکات ئامادەکاریەک بکات بۆ ئەوەی کە ئۆپەراسیۆنی خۆی بۆ ئەوەی کە ئەو بارمتانەی کە لای حەماسە بیهێنێتەوە ئەو سی لە خاکەی غەزەش بگرێ بەدەستەوە پێم وایە پێویستی بەم بۆشاییە هەبوو پێویستی بە ئامادەکاریەکە بوو ئەومان لەبێ نەچێت ئیسرائیل ئەمڕۆ بەیانی هەتاکو ئێوارە هەموو چالاکی سەربازیەکانی ڕاگرتووە لە کەرتی غەزەدا دیارە ئامادەکاریەکە بۆ داهاتوو کە سوپای ئیسرائیل دەیەوێت کە زیاتر بەرەو پێشەوە بڕوات ینی کاک مەیسەم بە خوێندنەوەی تۆ سوپاش دێتە ناوەوە زیاتر دێتە ناوەوە ئەوەشی کە بەدەستێەوە نیە دەیەوێت کۆنتترۆلی بکە بەڵام پێم وایە کە ئیسرائیل لێدێ باشە ئەو خەڵکە چی دەکەن چیان لێدێ ئایا وەکو دەڵێن ڕێکەوتنێکگەیە لە نێوان نەتەنیا و ترامپە بۆەوەی کە ئەو بەشە چۆڵ بکرێ و دابش بکرێن ینی هەرە و پلانە کۆنەی کە پێشتر خەڵکی غەزا ڕابگەزێن بۆ جێگەی تر ئایا ئەم خەڵکە ڕازی دەبن ئەگەر ڕازی نەبن پلانی دیکە چییە خۆ جینۆساید ناکرێن لە نێو خاکی خۆیاندا پێم وایە خەڵکی غەزە ڕازی بن بە ئەوە نەک هەر خەڵکی غەزە هیچ خەڵکێک ڕازی نابن بۆی کە لەسەر خاکی خۆیان بیان خەنە دەرەوە ئەمە پەیوەندی هەیە بە بیرۆکەی گشتی و خەڵکەوە پەیوەندی بە ناسیۆنالیزمەوە هەیە پەیوەندی بەو پەیوەندیە کە لەگەڵ خاکە هەیەە و ئەمە خودی ئەم پرۆسەیە ئەتوانێت کە ئەگەر پلانێک لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە هەبێت ئاسان نەبێت بۆیان جێبەجێ بکەن بۆ نمونە گواستنەوەی خەڵکێکی زۆر نزیک 2 ملیۆن خەڵک بۆ وڵاتێکی دیکە بۆ ناوچەیەکی دیکە بەڵام لەسەر ئەوەی کە نابێت حەماس لە غەزە بمێنێت دەسەڵاتداری حەماس نابێ بمێنێت من پێم وایە کە جێبەجێ دەکرێت هیچ گومانێکی تێدا نیە نەک تەنیا حەماس نەک تەنیا کەرتی غەزە ناوچەگەلێکی تر ئەوەی کە لەژێر دەسەڵاتی فەتحدایە محمود عەباس من پێم وایە کە ئیسرائیلیەکان هەوڵ دەدەن ئەوەی کە من چاودێریم کردووە لە دوای قسەکانی ماکرۆنەوە باس لە دروستکردنی فدراسیۆنێک دەکەن لە کەرتی غەزە و لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی محمود عەباسدا واتە ئیسرائیل کۆنتترۆڵی ناڕاستە خۆی هەبێت بەسەر ئەو ناوچانە و بەم جۆرە ئەتوانێت کە دەوڵەتی فلستینی بە هەموو شێوەیەک یانێت لە ناوی ببات نەتوانێت دروست بکرێت لەبەرەوەی کە ئیسرائیلەکان پێیان وایە کە دروستبوونی دەوڵەتی فلستینی کە ئێستا هەنگاوی بۆ دەنرێت ئەتوانێت کە مەترسێکی گەورەی ئاسایشی بێت بۆ سەر دەوڵەتی ئیسرائیل و پێم وانە ڕێگە بدەن ئیسرائیلیەکان ئەمریکاش ڕێگە نادات بۆ یەکەم وڵاتێکە هاتە سەرخەت کاتێکە ماکرۆن قسەی کرد یەکسەر ئەمریکیەکان بوون دواتر ئیسرائیلیەکان هاتن خۆیان قسەیان کە ڕوونکردنەوەیاندا کوتیان ڕێگە نادەین ئەمە پێمان دەڵێت کە بابەتەکە کەرتی غەزە پێم وایە کە لە حەماسدا دەماڵێت حەماس بوونی نامێنێت هەڵوێستەکەی فەڕەنسا کاریگەری دەبێ کاک مەیسەم فەڕەنسا کەوتی مندان بە دەوڵەتی فەڵەستین دادەنێ دەتوانێت وەکو فشارێکی سیاسی هەبێت لەسەر ئیسرائیل بەڵام واقعەتەکە ئەوەسە کە ئەو ناوچەیەش کە فەڕەنسا دەیەوێت کە دانی پێدا بنێت وەکو دەوڵەت ناوچێکە کە گەمارۆز و لە ناودڵی ئیسرائیل دایوەتە ئیسرائیل وەکو پشتێندەیەکی دروست کردووە بە دەوریدا و هەر دەوڵەتێکیش دروست بکرێت سەرەتا پێش ئەوەی کە ئەمان دانی پێدا بنێن دەبێت دەوڵەتەکە دروست بکرێت و هێشتا ئەم دەوڵەتە ناتوانێت لە دایک بێت توانایی نییە لە هیچ ڕەهەندێکەوە ڕەهەندی ئابوووریەوە سەربازیەوە بە هەموو شێوەیەک پەیوەستە بە ئیسرائیلەوە و کاتێکم دەوڵەتە لە دایک نەبێت من ناتوانن دانی پێدابرێن بە شێوەیە کە توانم بڵێم کە سمبولیکە کە دەڵێت دان بە دەوڵەتی فلستین دادەنین بەڵام واقعەتەکە ئەوەیە کە من پێمانێت جێبەجێ بکرێت ئیسرائیلەکان ڕێگە ناتن باشە کاک مەیسەم بۆی بەرچاومان ڕوون بێ بە خوێندنەوەی وردی تۆ دۆخی غەزە بەکوێ دەگا غەزە دەبێت بە خاکێکی تەختکراو و دەبێتە بەشێک لە زەمین کە بەدەستی ئیسرائیلەکانەوە دەبێت ئەوان کۆنتترۆلی بەسەردا دەکەن وەکو دەوترێ ئیسرائیل چاوی لە بەپیتی خاکی غەزە و استراتیژی خاکی غەزەیە پێ دوایە دەرەنجامەکە لە ئایندەدا چی دەبێت؟ ئەوەی کە تاکو ئێستا ڕووی داوە من پێم وایە درێژەی دەبێت شتێک بە ناوی حەماس نامێنێت لە کەرتی غەزەدا ئەو ناوچەیە پەیوەست دەکرێت بە ئیسرائیلەوە واتە ئەڕواتە ژێر دەسەڵاتی ئیسرائیل ئیسرائیلیەکان بۆ ئەوەی کە بیان هەوێت
پارێزگاری بۆ دەوڵەتەکەیان دروست بکەن هیچ بژاردەیەکیان لە بەردەمان نییە بێچگا ئەوەی کە دەست بەسەر کەرتی غەزەدا بە شێوەیەکی گشتی بگرن نەک کەرتی غەزە وتم ناوچەکانی دیکەش کە هەیە بەڵام کەرتی غەزە شوێنێکی زۆر گرنگ و استراتێژیکە پەیوەستە بە دەریاوە دەتوانێت کە هەر هێزێک لەوێ بوونی هەبێت دەتوانێت کە زۆر بە خێراییەکی زۆر بێوێنە خۆی نوێ بکاتەوە و دەسەڵات بەدەستەوە بکرێ و بەهێز ببێتەوە بۆیە ئیسرائیل لەو کاتێک کە لە 2007 کە لە کەرتی غەزە کشایەوە و تاکو 2023 هەستیان کرد کە 7 ئۆکتۆبر ڕوویدا هەستیان کرد شکستێکی گەورەیان هەبووە لە سیاسەتی خۆیان دە بەرهەمبەر بە کەرتی غەزە بەتایبەت بۆیە ئەم دەرفەتە کە هاتە پێشەوە ئێستا توانیوێنە ناوچێکی زۆر کۆنتترۆل بکەن من پێم وانی ئەو شکستە کە پێشووتر هەیەیان بۆ دووبارەی بکەنەوە هەر بەم جۆرە دەڕۆنە پێشەوە ئەو ناوچەیە کۆنتترۆل دەکەن سیاسەتی ئەوەی کە باسی لێکراوە هەمووکات لە کۆمەلگای نێودەوڵەتیدا دوو دەوڵەتی جێبەجێ ناکرێت ئەوەی کە ئیسرائیلەکان باوەڕیان پێێتی یەک دەوڵەتیە واتە یەک دەوڵەت واتە دەوڵەتی ئیسرائیل دەسەڵاتی هەبێ بەسەر هەموو ئەو ناوچەیەدا و کۆنتترۆلی بکات لە جێبەجێکردنی ئەم سیاسەتەشدا ئەو خەڵکەی کە لە کەرتی غەزن بێگومان بەشێکیان ئاوارە دەبن بەشێکیان دەڕۆنە وڵاتانی دیکە بەشێکیان دەبێت پەیوە دەڕۆنە ناو دەوڵەتی ئیسرائیلەوە ئەمە بچونە ناو دەوڵەتی ئیسرائیلەوە ئەتوانێت دوای چەندنەوەیەک توانەوە دروست بکات و بتوێنەوە ناو دەوڵەتی ئیسرائیلە وەکو ئەوەی کە پێشووتر هەبوو عەرەبانەی کە لە ژێر دەسەڵاتی ئیسرائیلا بوون ئێستا خۆیان بە ئیسرائیلی دەزانن هەموو ئەم بابەتانە لە درێژایی ساڵانێکی زۆردا ڕوودەدا بەڵام لەم قۆناغی کورت مەودای ئێستادا ئەوەی کە ئیسرائیل بیری لێ دەکاتەوە بە شێوەیەکی گشتی کۆنتترۆلی ئەو ناوچانە بکات وە لە هەرچی زیاتر چوونە پێشەوەی سوپای ئیسرائیلدا یان ئەوە کە ئەمە ڕۆژەکان هەرچی دەڕاتە پێشەوە سوپای ئیسرائیلیش زیاتر دەڕاتە پێشەوە حەماس زیاتر پاشەکشە دەکات و بەداخەوە لەم ئاراستەیەشدا خەڵکی بێتاوانی غەزە بەڕاستی توانم بڵێم بارمتە گیراون باشە کاک مەیسام ئەکرێ ئێمە بڵین کەواتە بەپێی ئەمە بێتەنە کاتکوشتنە ئەوەی کە با بڵین بەو شێوازە مامەڵە لەگەڵ غەزەدا دەکرێت ینی خەڵکێکی زۆر لەوێ ماونەتەوە گیریان خواردووە برسین تینون ژیانیان لە مەترسیدایە کەواتە درەنگ نیازووە بێ ئەوێ چۆڵ بکەن یان لەوێ نەمێنن کە بەداخەوە وایە ئەڵبەتە هیچ ئینسانێکی بێویژدان لەگەڵ ئەوەدا نییە خەڵکێک لەسەر خاکی خۆی دەربەدەر بکرێت لە ناو ببرێ ینی بەڵام جۆرێک لە کاتکوشتن نییە بەپێی ئەو لێکدانەوەی تۆ چاودێرانی سیاسی بێ کە غەزە هەر دەبێت چۆڵ بکرێت جا چه درەنگ یازوو دەزانی کاک ڕانکۆ ئەوەی کە حەماس چاوەڕوانیەتی 7 ئۆکتۆبرێکی دیکە بەڵام نەک مەبەستمەوە نییە کە هێرش بۆ سەر ئیسرائیل وەکو هەبارەی گۆڕانکاریەکە وەکو ڕووداوەکە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست ڕوو بدات لە جۆرێکی دیکە لە وڵاتێکی دیکە بۆ ئەوەی کە حەماس بتوانێت دەربازی بێت لەم فشارە کە لەسەرەتی ئەم گەمارۆ کە دراوە حەماس کات دەکڕێت حەماس دەیەوێت کە وەڵامی دانوستانەکان ناداتەوە ئەو پێشنیارانەکە دەکرێت ناداتەوە بۆی کە بارمتەکان تەسلیم نەکات لەبەرەوەی کە دەزانێت بارمتەکان تەسلیم کات هیچ کارتێکی بەدەستەوە نامێنێت تەنیا کارتێکە کە بەدەستیەوە ماوە حەماس و لەم ئاراستەیەدا حەماس ناچارە بۆی کە بیاوێت بمێنێتەوە لەسەر دەسەڵات کات بکڕێت واتە کاتکڕین بۆ دروستکردنی کارت بەڵام لە دوای 7 ئۆکتۆبر گۆڕانکاریەکانی سووریا گۆڕانکاری لە یەمان لە ئێران لە عێراق هەموو ئەمانە پێمان دەڵێت کە حەماس من پێم وایە ڕێگەی دەربازبوونی نییە لەبەرەوەی کە ئیسرائیل لە دوای 7 ئۆکتۆبرەوە سەرچاوەی یارمەتی و وزە و هێزی حەماسی کردە ئامانج لە هەموو ناوچەکەدا هیچ لایەنێکی نەهێشتەوە ئەوەی کە لە لوبنان کردی ئەوەی کە لە سووریا کردی ئەوەی کە لە یەمەن کردی ئەوەی کە لە ئێران کردی لە عێراقیش فشاری دروست کرد هەموو ئەمانە وای کرد کە حەماس بکەوێتە گەماڕۆی ئیسرائیلەوە و ڕێگەی دەربازبوونی بۆ نەهێشتوتەوە و واقعیتەکەش ئەوەیە کە ئیسرائیل ڕێگە نادات کە حەماس من پێم وانی ڕێگە بدات حەماس هەناسەی هەڵبکێشێت و دووبارە زیندوو بێتەوە بۆیە تەنیا هەرم سیاسەتە لە پێش دەگرێت کە ئێستا گرتوێتە بەر کاک مەیسەم دواپرسیارم لەسەر مەسەلەی ئیسرائیل بەڵام دواتر دێنە سەر باسی ئیسرائیل و سووریا و دۆخی دروز و کورد لە ڕۆژاوای کوردستان بەڵام ئێمە لە باشووری کوردستان لەسەر و دۆخی کە لە غەزە دروست بووە جۆرێک لە دابشکاری دروست بووە لە نێو کۆمەڵگەدا ینی لەبارەی و هاوکاریانی دەبرێن بۆ ئەوێ ئەو کۆمەکەی کە خەڵک دیکا بۆ ئەوێ حەزەکەم ڕای تۆ بزانم وەکو توێژەرێکی سیاسی ئایا بۆ کورد پیشاندانی ئەم بەعدا ئینسانی و مرۆیە دیمەنێکی جوان نییە بەجیان یان نا ڕەنگە لە ئایندەدا کاردانەوەی ئیسرائیل دروست بکە
بێگومان یارمەتیدانی خەڵکی کەرتی غەزە من پێم وایە کە دەبێ یارمەتی بدرێن لە دۆخێکی زۆر خراپتان ئەوە هیچ گومانێکی تێدا نییە خەڵکی غەزە بە بارمتە گیراون من پێم وایە حەماس ئەو خەڵکی بە بارمتە گرتووە ئیسرائیل فشاری خسووتە سەریان و هەموو ئەمانە دەبێت کۆتایی پێبێتەوە خەڵکە شایەنی ئەوەن کە بژین ئێوە ژیانیان هەبێت بەڵام واقعەتەکە ئەوەیە کە یارمەتی گەیاندن بە خەڵکی غەزە ئەوە لە ئەمڕۆوە دەواازە سنووریەکان کراوەتەوە بەڵام پێشووتریش کە هەبووە لە ڕێگەگەلێک کۆبووە کە گوماناوی بووە کە ئەم پارەیە کە دەڕواتە غەزە دەگاتە دەستی خەڵکی غەزە بە شێوەیەکی گشتیان ئەو یارمەتیانە کە دەڕات کە یارمەتی ناڕات بەڕاستی پێش تا پێش دوێنێ هەموو سنوورەکان داخرابوو ئەو شوێنانەی کە خەڵکی غەزە شتومەکی لێتەکڕن هەموو ئەو یارمەتیانە بۆ کە لە شژمانی ڕابردوودا ڕۆشتۆتە کەرتی غەزە و لە ڕێگەیەکەوە ڕۆشتووە کە حەماس سەرپەرشتیاری کردو لەژێر دەسەڵاتی حەماسدایە و خەڵکی غەزە بۆی کە بیانە شتێک بکڕن دەبێت لە حەماسی بکڕن پارەیە کە دەڕواتەوێ یارمەتیە کە دەدرای بۆ خەڵکە ناڕاستە خۆ دەدرێ بە حەماس و ئەمە ئیسرائیل لێ خۆش نابێت ئیسرائیل بۆ هیچ هاوکاریەک بۆ حەماس خۆش نابێت ئەگەر ئێران توانیت 40 ساڵ یارمەتی حەماس بدات بەو ژۆرە وەڵامیدایەوە لە کاتی خۆیدا لە دەرفەتێکا کە بزانێت کە دەرفەتی هەیە حزبوڵڵا بە هەمان شێوە هەموو ئەو وڵاتانەی دیکە بە هەمان شێوە پێشی پێگرتن ئیسرائیل و سەرچاوەی ئابووری حەماسی وشک کرد لەم ئاراستەیەدا هەر جۆرە یارمەتیەکیش کە بڕیارە بڕوات دەبێت بە شێوەیەکی فەرمی بێت لەلایەنی حکومیوە بێت و ئەوەی کە ئەو وڵاتانەی ناوچەکە لە هیچ وڵاتێکدا بە شێوەی دەوڵەتی یارمەتی ڕەوانەی غەزە نەکراوە لەبەرەوەی کە هۆشداریان پێدراوە و دەوڵەتانە کە نابێ یارمەتی بدەنەوەم یارمەتیانە ڕواتە کاتە دەستی حەماس بۆ لەم ئاراستێشدا کورد دەتوانێت یارمەتی بدا بەڵام یارمەتیەکە ئەبێت لە ڕێگەیەکی فەرمی چاودێری یاسایی بەسەرەوە بێت بۆ کوێ دەڕوات کێم پارانە دابش دەکات و دەگاتە دەستی کێ وم پێم وایە کە هەر لە خاڵی کۆتاییدا ئەمە دەتوانێت کە ئەگەر چاودێرێکی وردی بەسەرەوە نەبێت ئۆکەیەکی لێوە وەرنەگیررابێت ئیسرائیلیەکان بێدەنگ نابن لەسەر ئەم بابەتانەوە ئەوان دەزانن کە هەر جۆرە یارمەتیەکی دارایی مادی بگاتە دەستی حەماس دەتوانێت کە حەماس زیندوو بکاتەوە دەتوانێت کە خەڵکی زیاتری پێ بگرێت بیکا بە سەرباز و ئەمە بۆ ئیسرائیلیەکان جێگەی قوڵکردنیەوە هەر لایەنی هەر هێزێک کە بیکە لە هەر دەوڵەتێکەوە یارمەتی حەماس بدات چی ڕاستەوخۆ چ ناڕاستەوخۆ دەبێت ڕوبەڕووی ئیسرائیل ڕوبەڕووی دەبێتەوە بەڕاستی باشە کاک مەسم بەڕاستی پرسیارێکم بۆ دروست بوو ینی هەر لەسەر و بابەتە حەماس دەوترێت لەژێر تونێلەکانی غەزەدان خۆ حەماس ئێستا باشکرا بە دەرەوە نین ئایا ئەوانەی بەسەر بار هەڵگرەکانەوەن هەندێک لەو خەڵکانەی سەرکاری ئەو ئارد و خۆراکاکەن کاچێتەوە ئەمانە ئەکرێ وەکو لایەنگیری حەماس وێنیان بکەین یان بڵین ئەمانەش حەماسن یان حەمازەوانن لە تونێلەکاندان و ئیسرائیل ڕێگە بە ینی دەربازبوون و دەرچوون و دەرکەوتنیان ناداگەر بۆی بکرێت پێشووتر ئەو یارمەتیانە کە ڕەوانەی غەزە دەکرا ڕاستەخۆ دەڕۆشتە دەست حەماس و حەماسدا بەشی دەکرد ئێستش بۆ نمونە کە باس لێ دەکرێت بەشێک لەو کەسانە کە باز لە نردنی یارمەتی دەکەن بۆ کەرتی غەزە دەڵێن لە ڕێگەی حکوومەتەوە دابەشی دەکەین حکوومەت مەبەستیان حەماسە مەبەستیانە و هێزانەسەکە لەوێ بۆیە ئەوانە کە ئەو یارمەتیانەی کە پێشووتر ڕۆشتە ناو غەزەوە کەوتە ژێر دەستی حەماس و حەماس بەکاری دێنێت بۆ ئەوەی کە پارێکی زۆر زیاتر دەفرۆشێتەوە و هاوکاتیش ئەو پارەکە دەستی دەکەوێت دەتوانێت کە زیاتر خەڵکی بۆ لای خۆی ڕابکێشێت بۆیە ئەوەیە کە من دەڵێم کە ئەمە دەتوانێت کە نەک ببێ بە دەرفەت دەتوانێت بێ بە مەترسیش ئەگەر بۆ هەر لایەنێکە زۆر بە شێوەیەکی ناشەفاف بڕواتە ناو هاوکێشەکەەوە و دەتوانێت دەستی وڵاتانی دیکە بکاتەوە لە بابەتەدا بۆ نمونە قەتار تورکیە ئێران بۆ ئەوەی کە بیانەوە لە ڕێگەی کوردستانەوە پارە حواڵە بکەنەوە ئەمە ئەتوانێت کە کورد بخاتە ناو هاوکێشەیەکەوە کە ئەم هاوکێشە کورد توانایی دەربازبوونی تێدا نەبێت و گرفتێکی گەورەی بۆ دروستکە بۆیە باشترین ڕێگە هەرو ڕێگەم مرۆیانەسەکە بۆ نمونە لە ڕێگەی نەتەوە یەکگرتوەکانەوە کە یارمەتی دەنێردرێت لە ڕێگەی ڕێکخراوەنی و دەوڵەتیەکانەوە کە یارمەتی دەنێت یارمەتی لە ڕێگەی حکوومەتەوە بنێردرێت حکوومەتەکانەوە و ئەمە ئەتوانێت کە تەنانەت ئەو کاتە حکوومەتێک بۆ نمونە توانین لە بەرابەری دەوڵەتی ئیسرائیلیشدا وەڵام دەربێت لەوەی کە چۆن یارمەتی دەنێرێت بە چه شێوازێک دەنێرێت بەڵام وەخت تاکە کەسێک دەنێرێت هیچ بەرپرسیارەتیەکی لە ئەستۆنیە لە بەرابەر کۆمەلگادا ئەگەر ئیسرائیل وەکو دەوڵەت کاردانەوەیەکی بێت بەیانی دوو بەیانی دەڵێت کە من یارمەتیم نردوو بەڵام ئەو یارمەتیە دەتوانێت کە زۆر لێکەوتەی لێ بکوێتەوە
باشە کاک مەیسەم لە چەند ڕۆژی ڕابردوودا جۆرێک لە ڕێککەوتن باز دەکرێت لە نێوان ئیسرائیل و حکوومەتەکەی ئەحمەد شەرعدا ئەم ڕێککەوتنە ئەنی خوێندنەوەیەکت بۆی هەیە ئایا ماکرێ وەکو سربەخۆیی دروزەکان لێکی بینەوە و کورد شکاریگەریەکی دەبێت لەسەر کورد ئەم ڕێککەوتنە لە سەتای کەوتنی بە شارەسەدەوە ئیسرائیلیەکان زۆر بە خێراییەکی بێوێنە لە دوو ڕۆژی سەتاییدا لە 9 دەسامبری 2024دا هاتنە ناو خاکی سووریە و پارێزگای قونەیتەریایان لە یەک هەفتەی پێش لە یەک هەفتەدا دەستیان بەسەرداگرت نزیک دەرعا بوونەوە و هاوکاتیش لە سوەیدا جوڵەگەلێکیان کرد بەڵام زیاتر قورساییەکان خستە سەر پارێزگای قونەیتەریە لەبەرەوەی کە نزیکتر بوو لە بەرزایەکانی گوڵان بۆ ئەوەی کە ئەو ناوچە استراتێژیکانە دەستی بەسەردا بگرن وەکو شاخی هەرمۆن کە گرتیشیان شاخی هەرمۆن زۆر شوێنێکی گرنگە توانێت لەوەوە ئیسرائیل چاودێری سووریە لوبناان فلستین بە شێوەیەکی گشتی ئۆردۆن و تەنانەت عێراقیش بکات ئەو ناوچێکە دەستیان بەسەرداگرت توانیان بافەرزوونێک ناوچەیەکی ئارام تاک و نزیک دەمەشق دروستکە نزیک 20 کیلومترێکە ئەگەر هەڵە نەبم لە پارێزگای قونەیتەریەوە هاوکات لە خواردترەوە بۆ ئەوەی کە بتوانن بۆ نمونە دروزەکان باسییان لەوە کرد کە هێرشکرایە سەریان باسییان لەوە کرد کە دەیانەوێت کە دەسەڵاتی خۆیانیان هەبێ ڕێککەوتنێکیان کرد لەگەڵ ئەحمەد شەرع خاڵێک کە لەوێنەدا هەبوو ئەویش ئەوە بوو کە لەو ڕێککەوتنە نێوان دروزەکان و ئەحمەد شەرع ئەوە بوو کە لە دوای ڕێککەوتنەکەی مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع بوو ئەوە بوو کە بەشی ئاسایشی ناوچەی سوەیدا دەبێت لەلایەن خەڵکی خۆجێیەوە بەڕێوە ببردرێت بەڵام ئەحمەد شەرع فێڵی کرد و ئەو خاڵەی بەو جۆرە لێکدایەوە خەڵکە خۆجێیەکە عەرەبە بەدەویەکانی هەڵبژات نەک خەڵکی سوەیدا و دروزەکان عەرەبە بەدەویەکانی کرد بە هێزی ئەمنی ئەوێ واتە بە شێوەیەکی ڕاستەوخۆ خۆی کۆنتترۆلی ئەو ناوچانە بکە ئەمە کاردانەوەی دروزەکانی لێکەوتەوە و ئەوە بوو کە بینیمان هێرشیان کردنە هێرشێک کرایە سەر دروزەکان و دواتر وەڵامدانەوەی ئیسرائیلیەکان باوەڕیان وایە کە لە دەرعا لە قونەیتەریە بۆ دەرعا و بۆ سوەیدا ئەو هێڵە کە هەیە دەبێت ئەو هێڵە دروست بکرێت بۆ ئەوەی کە بتوانن ئاسایشی دەوڵەتەکان بپارێزن واتە لە چەکدا بماڵدرێت باشووری سووریا بە شێوەیەکی گشتی و لەم ئاراستەیەدا ئیسرائیل وەکو دەوڵەتێکی بەهێز ئەتوانێت فشاری زۆر خاتە سەر دەسەڵاتی نوێی سووریا توانم بڵێم ئەحمەد شەرع بەڕاستی من پێی ناڵێم دەوڵەت و پێشی ناڵێم حکوومەت پێی دەڵێم گروپێک کە لە دەمشقا دەسەڵاتی هەیە ئەحمەد شەرع لەبەرەوەی کە توانایی هیوەهاشی نییە هێرش بۆ سەر بۆ نمونە وەزارەتی بەرگری باڵەخانە بەیانی دەوڵەت یان دەسەڵاتی ئەحمەد شەرع ئەو پەیامەی بە ئەحمەد شەرع گەیان کە ئیسرائیل هیچ تۆلەرانسێکی لە بەرابەری ئاسایشی خۆیتان نییە و ئەوەی کەوتوێتی دروزەکان دەپارێزم وەکو پاراستن ئەیان پارێزێت و پاراستنی لەم ئاراستەیەدا ئەو خاڵانەی کە من دوێنێ چاودێری ڕێکەوتنەکەم دەکرد ئەوەیە کە ئەحمەد شەرع دەبێت کە دان بە دەوڵەتی ئیسرائیلدا بنێت دەبێت دان بەوەدا بنێت کە دەرعا سوەیدا قونەیتەریە بە هیچ شێوەیەک نابێ هێزی چەکداری ئەحمەد شەرعی تێدا بێت دەبێت ئاسایشی دەوڵەتی ئیسرائیل پارێزراو بێت دەبێت دروزیەکان دانیان بە فەرمی بناسیێنرێن وەکو توانم بڵێم دەسەڵاتێکی دیفاکتۆ لە سوەیدا و هەموو ئەمانش دیارە لەلایەن ئەحمەد شەرعەوە دەبێت قبول بکرێت لەبەرەوەی کە ئەگەر قبولی ئەو ڕێکەوتنە نەکات ئەوەی کە هێرش کرایە سەر باڵەخانەی وەزارەتی بەرگری من پێم وایە ئەو پەیامە زۆر ڕوون و ئاشکرایە بۆ کەسانێک کە چاودێری دۆخی سووریا و خودی ئەحمەد شەرعیش ئەزانێت کە ئەمە بەواتای ئەوەیەکە ئەوەی کە ئیسرائیل دەیەوێت ئەگەر جێبەجێی نەکات تەنانەت ئەحمەد شەرعیش دەکاتە ئامانج لە ماراستێدام پێم وایە ئەحمەد شەرع هیچ بژاردەیەکی نییە و بەتایبەت لەو دۆخەشدا کە بۆ نمونە بەریەکەوتنی هەیە لەگەڵ تورکیەدا ئیسرائیل وی ڕێگە نادات لە ڕێگەی ئەحمەد شەرعەوە تورکیە بێتەوە ناو سووریا و بەهێز بێت و مەترسی بۆ دەوڵەتی ئیسرائیل دروستکە بۆیە ئەحمەد شەرع ناچار دەکەن چی ئەمریکا و چی ئیسرائیل بۆ ڕێکەوتنە کاک مەیسەم ئەم ڕێککەوتنە چکاریگەریەکی لەسەر کورد دەبێ یعنی ئایا پێگەی کورد بەهێزتر دەکات لە ڕۆژاوای کوردستان بۆ پێی کە ئەحمەد شەرع جۆرێک لاواز دەرەکەوێت لە ڕێکەوتنەکەی لەگەڵ ئیسرائیلدا ئایا کاریگەری لەسەر پێگەی کورد دەبێت لەوێ بێگومان کاریگەری دەبێت و پێم وایە کاریگەری ئەرێنیشی دەبێت لەسەر پرسی کورد لە ڕۆژاوای کوردستان ئەگەر لە بیرمان بە پێشەوەی کە هێرش بکرێتە سەر دروزەکان ئەحمەد شەرع هەستی بە بۆشاییەکی
بۆشاییەکی هێز کرد لە سووریەدا مەبەستم ئەمریکیەکانە بۆ نمونە لەلایەن تۆمباراکەوە کە باز لەوە دەکرا کە دەبێت دەسەڵاتێکی یەگرتو دروست بکرێت و یەک هێز دروست بکرێت ئەحمەد شەر هەستی کرد کە ئەمریکیەکان ڕێگەی پێدەدەن هێرش بکاتە سەر کوردەکان هێرش بکاتە سەر دروزەکان هەموو ئەو هێزانەی کە دیکە بوونی هەیە کە لەژێر دەسەڵاتی ئەودانی و ئەحمەد شەر دەیهەویست بەڕاستی هێرش لە ڕێگەی تورکیا و خەتەرەوە هێرش بکەنە سەر کوردەکان بۆی کە ڕۆژاوای کوردستان یان بە ڕێککەوتنێک چەکی لێدا بماڵن یانەوەی کە بە شەڕێک لایی بکەنەوە بەڵام ئەوەی کە ڕوویدا لە سوەیدا هاوکێشەکەی گۆڕی هاوکێشەکەی وەها گۆڕان بەسەرداهێنا کە تەنانەت ئەمریکاش ئەگەر ئێمە قسەی تۆمباراک وەکو سیاسەتی ئەمریکا بۆ سووریە بگرینە بەرچاو ئەبێ بڵێن کە سیاسەتی ئەمریکاش لە سووریە لەبەر خاتری ئیسرائیل گۆڕانکاری بەسەردا هاتووە بۆیە دروستبوونی هەرێمێکی فدرال هەرێمێک بۆ دروزەکان هەر جۆرێک ناوچەیە کە ناوی لێ بنین بەڕێوەبەریەکی خۆسەر بۆ دروزەکان ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر کوردەکان ئەو زمانە توندەی کە بەرامبەر بە کورد هەبوو پێش هێرش بۆ سەر دروزەکان ئێستا گۆڕانی بەسەردا هاتووە زۆر نەرمتر لەگەڵ کووردا قسەکەن لە ڕۆژاوای کوردستان لەبەرەوەی کە دەزانن کە یەکەم توانایی سەربازی کورد زۆر زیاترە لە دروزەکان و ئەتوانێت زۆر شەڕێکی زیاتر بکات لە بەرابەری ئەحمەد شەرها و ئەمە دەتوانێت تەشەنە بکات بۆ زۆر وڵاتی دیکە و ئەیزانن کە کوردەکان پیانە چەکدانانی بۆیە لە ترسی ئەوەی کە شەڕ تەشەنە نەکا بە وڵاتانی دیکە ناچارن کە لەم نێوانەدا خەڵە هاوبەشەکان ببینەوە ئەوەی کە لە سوەیدا دەکرێت هەر جۆرە گۆڕانێک لە سوەیدا بکرێت دەتوانێت کە ڕاستەوخۆ ئێمە بڵین داهاتوو ڕۆژاوای کوردستانیشە کاک مەیسەم دوا پرسیارم هەڕەشەکانی تورکیا و داواکردن بۆی کە کورتەنا مافی فەرەنگی و کللتوری و زمان و ئەم جۆرە مافانی خۆی بەدەست بێنێ ینی ئەمە توانەوەی کورد نییە لە چوارچێوەی سووریادابیەوەی هیچ شتێک لە حکمی خۆ بەڕێوبەری ئۆتۆنۆمی ینی لا مرکزی فیدرالی کۆنفیدرالی هەر شتێک کە بیوێ بەدەستی بێنێ بێگومان و تورکیا زۆر ترسی هەیە لەوەی کە کورد بتوانێت لە ڕۆژاوای کوردستان یان لە سووریە بە شێوەیەکی گشتی قوارەیەکی بکەوێتە دەست تورکەکان دەترسن لەوەی کە ئەو قوارە کە دروست دەکرێت وەکو ڕۆژاوای کوردستان هاوکاتە کەوێتە ناوچەیە کە کەوێتە باکووری سوەیداوە و نێوان سوەیدا و کوردەکان تەنەفەیە کە پێگەی سەربازی ئەمریکا دەنگۆی ئەوە هەیە کە تەنانەت ئەمریکیەکان بیانەوێ ئەو پێگە سەربازیە چۆڵکن بەڵام ئیسرائیلەکان بڕۆنەوێ لەوێ جێگیر بن دروستبوونی ئەو پێگەست ئەو هەرێمی کوردی و سوەیدا و تەنەف لەو نێوانەدا دەتوانێت کە لە داهاتوودا لەبەرەوەی کە هاوسنووری تورکیا نییە تورکیا توانایی ئەوەی نییە کە گۆڕانی سەربازی گەورە بکات لە ئەو خەتەدا لە هێڵی سوەیدا تەنەف دێرە زۆر ڕۆژاوای کوردستاندا توانێت ئەو کۆریدۆرە دروست بکرێت دروستبوونی ئەو کۆریدۆرە بۆ کوردەکان دەتوانێت کە من هەموو کاتێک باسم لەوە کردووە کاک ڕانکۆ کورد لە زیندانی جیۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی نێوەڕاستە یەکێک لەو بابەتانەی کە دەتوانێت کورد لەم زیندانە دەرباز بکات ئەو کۆریدۆرەسە کە لە سوەی داوە دەکێشتێ بۆ ڕۆژاوای کوردستان ئەگەر بکێشتێت و مەتوانێت کورد لە ڕۆژاوای کوردستان بەو ژێرخانە گرنگە ئابوووریە کە هەیەی کورد لە باشووری کوردستان تەنانەت پێوەست بە سنووری ئۆردونەوە ئەمانە دەتوانێت کە کورد لەو زیندانە مێژوویەکە بۆمان دروستکراوە دەرباز کە بۆیە تورکیا زۆر دەترسێ و تورکیا ئەگەر بیتوانی باە هەتاکو ئێستا ئەگەر بیتوانی باە هێرشی سەربازی بکاتە سەر کورد لە ڕۆژاوای کوردستان من پێم وایە دەیکرد و هیچ گومانێکی لەوەدا نەبوو بەڵام کە نەیکردووە یان ئەوەیە کە ڕێگەیان پێ نەداوە یان ئەوەی کە ناتوانێت لەم قۆناغی ئێستادا لەبەرەوەی کە جوڵاندنی هێزی سەربازی تورکیا ئەزانێت کە هەر جۆرە هێزێکی گەورەی سەربازی بجوڵێنێت بۆ ناوخۆی سووریە یەکەم بربەستی ئیسرائیلیەکان لە ماوەی ڕابردوودا زۆر بەڕاشکاوی و هیچ سڵیان نەکردوێتەوە لێدانی سەربازیان کردو لە پێگە سەربازیەکانی تورکیا کە بڕیار بۆ لە سووریە دروست بکرێ هەمویان لە ناو تەنانەت نەکەوە تانک و چەک و تەقەمەنی و دەبابەکانی سوورێشیان کردوێتە ئامانج دەڵێن کە نابێت ئەم دەوڵەتە ئەم چەک و چۆڵەشی هەبێ بۆ ئیسرائیلەکان بەرەنگاری ئەو جۆرە جوڵە سەربازیانە دەبنەوە و هاوکات تورکەکانیش دەزانن کە کورد لە کۆتاییدا ئەگەر هێرشی بکرێتە سەر هیچ ڕێگەیەکی نییە بێژگا ئەوەی کە لەگەڵ ئیسرائیلدا بڕواتە پەیمانێکەوە بڕواتە هاوکاری و تورکیا زۆر دەترسی ئەم هاوکاریی نێوان و کورد و ئیسرائیل بە شێوەی ڕاستە و خۆ دروست بکرێت بۆیە تاکو ئێستا ئەم هێرشەشی ئەنجام نەداوە بەڵام بێگومان ڕاستە ئەوان ترسیان زۆرە و دەیانەوێت بە هەر جۆرێکە هەیە بە دیالۆگ بە دیپلۆماسی بە هەر جۆرێکەیە کورد چەکن بەڵام بە خۆشحاڵی و کوردەکان تاکو ئێستا ملکەچی و ویستانەی تورکیا و ئەحمەد شەرع و قەتەر ئەو وڵاتانە نەبوو
بەڕێز مەیسەم مرادی توێژەری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ شیکردنەوەکانت سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ خۆشەویستان بەردەوامە بین پشوێکی کورد وەرەگرین و دێنەوەلاکان